مەترسە لە مردن بەڕێزم. وەڵاهی تۆ لە کاتی مردنتدا ئازار نادرێی، ئێش و ئازار ناچێژی. بەو شێوەیە کە کەسێکی بێباوەڕ و دوژمنێکی خوا دەیبینێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە، ئەو ئینسانە کە ڕۆحەکەی دەرەچێ وەکو چی؟ کونە ئاوێک. کاتێک تکە ئاوەکەی لێ تێتە خوارە چۆنە؟ کاتێک لە کونە ئاوێک لە مەشکەیەک دەیبینی تکێ ئاو دێتە خوارەوە، چەندێ ئاسان دێتە خوارەوە. ئەو ڕۆحی ئینسانی ئیماندار ئاوە بە ئاسانی دێتە دەرەوە. ئیماندارە ئەبێ ڕێزی لێ بگیرێ بە ئیزنی خوا. ئەو ڕۆژە خۆشە لە پێشدا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەروەکو چۆن تکە ئاوێک دێتە خوارەوە لە کونەیەک دەبینی تکێک دێتە خوارەوە، بەو شێوەیە ڕۆحی ئینسانی ئیماندار ئەوە بە ئاسانی دەرەچێت. تۆ ئەوەنە دڵت خۆشە، ئەوەنە حەزەکەی بمری، دڵخۆشی، ئازار نادرێ، بەڵکو مزگێنی خۆشت پێدرێ. چەندێک خۆشە بانگت کرد بۆ شوێنێ کەسێکی دەسەڵاتدار تەشبیهات نەبێ، بانگت کا بۆ شوێنێ بڵێ مەترسە، هیچ مەترسە. تۆ تەنها بۆ بانگت دەکرێت خەڵات بکری، ڕێزت لێ بگیرێ، مەترسە. هیچ ناخۆشیەک بۆ تۆ نییە، تەنها خۆشی بۆ تۆ هەیە. چەندێک خۆشە بۆ کاتە بە دڵێکی مرتاحەوە دەڕۆی.